نرخەکە لە دەستەمەنیە ناوەڵا ئەگەنا بەمەبی کیلۆی گۆشت سوور بە 5,000 لۆمە چەندی هەرزانتربی سەرفی باشترە. چەند ڕۆژێکە نرخی گرانبوونی گۆشتی سوور لە بازارەکاندا بڵاو بۆتەوە، بەڵام بەیانی ئەمڕۆ چاودێری بازرگانی سۆران لە بڵاوکراوەیەکدا دەڵێت کە بە هیچ شێوەیەک نرخی گۆشتی سوور لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران بەرز نەبووەوە و هەر بە وەکو خۆی ماوەتەوە و دەشڵێت بەرزکردنەوەی نرخ یاخود کەمکردنەوەی نرخ بەبێ چاودێری ئەوان بەبێ بڕیاری ئەوان ناکرێت و لە ژێر بڕیاری ئەواندا دەکرێت. جا من لە بازاری گۆشتفرۆشانی سۆرانم ئەمەوێ بە دوواداچوون بکەین بۆ نرخی گۆشتی سوور بزانین گۆڕانکاری بەسەر داهاتوان هەروک خۆیەتی قوربان سڵاوت لێبێ. نرخی گۆشتی سوور لەگەڵ ڕۆژانی ڕابردوو گۆڕانکاری بەسەر داهاتوان هەروکو خۆی ماوەتەوە. نرخەکە هەروەک خۆیەتی 16 بە نەرما بە ئێسکەوە 4 بەس بە زیندەقەپان گۆشتەکە گران بوو حیوانەکە. ئەنی نرخەکەی وەکو ڕۆژانی ڕابردوو هیچ گۆڕانکاری بەسەردا بەس نرخی ڕسمیەکەی بەخۆ 16 و 4 و بەس پێش ئێستامە ئەنتوانی کەمەک مساعدی عالەمەکە نەکرد بە 15 نەدانی نەرمە بە ئێسکەوە بە 13 نەدانی بەس ئێستا نەتوانین بەکەم تریان لە حساب هۆکاری ئەوەیە کە بە زیندەقەپان بە زیندەقەپان گران بوو بەری. بە زیندەقەپان چەندی هاتووەتە سەر؟ کیلۆی حیوانی گەورە گۆلکۆوانە کیلۆی 1500 هەتا 1750 حیوانی وردەش 2000 تقریبا بەری. ئەمە بۆ ئێوە گرفت نییان پێشبینیەکەن بۆ ڕۆژانی داهات و کاریگەری هەبێ لەسەر نرخی گۆشتش یاخود پێتان بەرێ وەڵا کاریگەریەبی لەسەر نرخی گۆشتەکە لەوانی گرانتر ببی. ئاری وەڵا لە سەرەتای ڕەمەزانی لەوانی نرخی بەرز بیتەوە. ئەوە داواکاریەوەتان نییە کە نرخی زیندەقەپان دابەزێنرێت یاخود بە جێگیری بمێنێتەوە بۆی ئێوەش بتوان نرخەکەی زیاد نەکەن. نرخەکە لە دەستەمەنیە ناوەڵا ئەگەنا بەمەبی کیلۆی گۆشت سوور بە 5,000 لۆمە چەندی هەرزانتربی سەرفی باشترە. ئێستا چەندی گرانتربی ڕەوازی کەمە بیتەوە. جا من ئەمەوێت چەند گۆشتفرۆشتێکی تر لێرە بدوێنم بزانین لای ئەوانش هەر بە هەمان شێوێ نرخەکەی نەگۆڕاوەیان هەروک خۆیەتی. ئاجی سڵاوت لێبێ خوا بازارت بدا سەلامەت بی. نرخی گۆشتی سوور کووە گۆڕانکاری بەسەر داهاتیان هەروەک هەروەکی خۆتی ئینشاڵڵا گۆڕانکارێکی بەسەردانایە گران نابی ئینشاڵڵا ئینشاڵڵا. بازارەکە کووانێ هەوڕۆ دوو ڕۆژە بازارەکە خۆش بوو هەم پارە وەرجێ هەم بەربەری ڕەمەزانێ بازارێکمە خۆشتر لە ڕۆژی دەتکات ئەگەنا بازار بە عام نییە. پێشبینیەکە نرخی گۆشت هەر بەو شێ بمێنێتەوەیان چاوەڕێ وەڵڵاهی ئینشاڵڵا هەرزانتریشە بی ئینشاڵڵا ئەمە عەز لە گەریان ناکەین ئەگەر لەسەرەوەی مەگران نەبی ئەمە عەز ناکەین گران ببی. بە زیندەقەپان نرخەکەی گران بوو ئێستا بوویتە 7,000 دینار ئی ئەجنەبی بوویتە 7,000 دینار ئی کوردی گرانترە. هۆکاری زیادبوون نرخی زیندەقەپانی چییانی هەمووی کم دێ لە خارج کم دێ بازیشی هایشترایتە سەری ئێستا و بزانم لە عێراقی باز زیاد بووە هەموو هۆکارەکەی بەرهەمی ناوە کمە ئەویش زیاد بەدەگەی بەشی بازاری ناکە ڕبعی بازاری ناکە ڕبعی بازاری ناکە ناوەڵە. ئێستا گۆشتی چی و چیت هەیە تۆ بەس گۆڵکم هەیە نرخەکانی چەندە ئێستا؟ نەرمە 16 بەیسکەوە 4 ئەی بزن و گیسک و ئەوانە بە 16 وە بزان بەیسکەوە. ئێستا نرخەکەی هەروەک خۆیتی هەروەکی خۆتی دەستکاری نەکرای ئینشاڵڵا دەستکاریش ناکە ئینشاڵڵەوە بەروە هەرزانی دێ و بەروە گرانی ناچی ئەمە عەزەکەین بەروە هەرزانی بێ ئینشاڵڵا.